والله مامۆستا ئەمە منداڵ بووم گاگۆرەم دەکرد باپیر مەزار ڕەحمەتی لێبێ عمری 90 ساڵ بوو ئەوە لۆ بابمی جێڕا و بابیشم لۆمەی دەجێڕاوە دەیگۆ خۆش دەبی ئەو ڕۆیی بابم بە ڕەحمەت بیڕۆیی ئەو ئەم گەیشتما و عمرەی قەت خۆش نەبوو وەڵڵای وا بزانم 100 ساڵی هەرەوەها دەمینێ هەردوونێ لەو ڕۆ خۆشتر بوو. عەبدوڕەزاق شەمسەدین تکایە ئەو چاوپێکەوتنە بڵاو مەکەنەوە. لێم گەڕێ عەبدوڕەزاق تا خۆر ئاوانە بۆ باچی ڕۆکەکەت بجێڕمەوە لەکوێوە دەست پێ بکەم. ئەرێ ئەو ڕۆژانە لەبیرە کە هەژاری تاڵاوی زوخاوی پێدەسەشتی و تۆش بەرگەی برسێتی منداڵەکانن نەدەگرت و چاپڵن ئاسا دەچوویتە بەرباران تا کەس فرمێسکەکانن نەبینێ. ئەو ڕۆژانە لەبیرە هەر بە پێ دەڕۆیشتیتە پرۆڤە و لە ڕێگادا خەمت دەژمارد قەرزاریت دەژمارد ئەو دەستخۆشیانە دەژمارد کە لە هەفتاکانەوە پێیان دەوتی وەلێ خوددا پێداوەکان ئامادە نەبوون چیلۆیەک ئاردت بدەنێ. تۆ لە درامای ڕەشەبای مەرگ هەژاری شێتی کردی و بەدەشت و چێوان کەوتی کەچی بروژوازیەکان هەستیان نەجووڵا و نەجووڵا و نەجووڵا. ولا زعلان بغني ما بدو مسرش وازغ زوجة عطشي بابا ماندوو نەبی عەبدوڕەزاق دەزانم زۆر شەکەتی ئاخر دروستکردنی کەسایەتی بە کەرامەت و بە حورمەت هیلاچ و قوربانیدانێکی زۆری دەوێت. دەزانی دارسنەوبەر ملکەس نەکردن لە تۆ فێر بوو بۆ هیچ بایەکی خۆ بەزلزان سەرنەوی ناکات و هەر بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە. عەبدوڕەزاق تۆ کت و مت لە دایک دەچیت بە شەو نخوونی و ئازارێکی زۆرەوە منداڵەکەی بەخێو دەکات و کەچی بۆ 1 ساتیش منەت بەسەریاندا ناکات. تۆ لە شەو دەچیت ڕۆژ هەتا هێزی هەیە دەیسووتێنێ و کەچی لە دوای نوێژی بەیانی لەگەڵ دەنجی ئەڵڵاهو ئەکبەر ئاش دەبێتەوە. وتيوه بإيمان إلى زين السنية كسر ديتي لسر يبن ولا حوشة أبلا زي شي خراب مسلمة ها يا تكورة ولا بمو بعد أكل نخونيا ها بمن بي تزانيتيا بمن بي بتمت جهنمي نيمو أماري سام من قبكري أو هابر وزهنم مسوقر كرديا راوة ساقر سعومو بايلي توش إلاكتك النكردين بوناهم باقمك مترسي زانم توشي هيز نابم بس بينا تو زاري 60,000 كم بدي 60,000 جوتي بابا اشتراك دا كم انترنتي هارو ما بو انترنت يا انترنت نا انترنت ايه كورا ما تصريت زمان هيا دراوس با باركم بيت دستي غرفوكشي لسنة دروس كم أفضلهم عن تليبين مالي هونەرمان سەباح عەبدوڕەحمان دەڵێت من هونەرمەند عەبدوڕەزاق شەمسەدینم هێنانیەوە بواری شانۆ و تەلەڤیزیۆن. باوەڕ ناکەم لە پێش من ناوبانجی هونەری هەبوو بێت. لە ساڵی 70 هەتا ئێستا لە زۆربەی شانۆ و دراماکان ڕۆڵی لە کارەکانمدا هەبووە. لە هەرتی بوو گروپێک کارم کرد بێت ڕۆڵێکی کاریگەر و چالاکی هەبووە. دواکاریشی فیلمێکی دیکۆ درامی بوو ڕۆڵی قازی مەحەمەدی هەبوو. لە بەرهەمەکانی پوتە و ڕەحمان مەسەلەی شارێک چڵپاو مارەیی خەڵکی شارەکەم گەمەی خەونە ئازادەکان وەکو نواندم بەشدار بووە. عەبدوڕەزاق شەمسەدین ئەکتەرێکی هەتا بڵێ بەتوانایە خاسیەتەکانی ئەکتەری تێدایە خەیاڵێکی فراوانی هەیە و ڕێنمایی دەرهێنەر زوو وەردەگرێ هەست و نەستێکی جوانی هەیە هەردوو شێوازی کۆمیدی و تراژیدی بەسەرکەوتووی بەرزەستە دەکا. ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسان با و گرنگیان پێ بدابا هیچی کەمتر نییە لە هونەرمەندە بەناوبانگەکانی جیهان. هونەرمەند عەبدوڕەزاق پیاوێکی هەتا بڵێ بەڕەوشت و نەرمونیان و هێمنە. هەتا ئێستا نەمن لێی تووڕە بوومە و نە ئەو قەتیش حەزم نەکردووە دڵی بشێنم ئەگەر پۆلێنی ئەکتەرە باشەکانی هەولێر بکرێت ئەو لە پێشەنگەکانە. ڕەنگە
تعبي تتعدوني وكان شيء تحققات أصلا بحفاش عقاد أخويا كيف تعطيني لو أوزا دوار روجر ريسم لبيت أخوري عايشي أمين وكو أحمد أفندين في ناكري نا والله أمن في ناكري عرب سوق سروك ندو هالدينا والله أحمد أفندي كيسي والله خوزقت وشيبة من دخانة دانا هاي أوسها لما تكتي شارستاني نبوي بخوا عايشي الرنجة دوستو قرمك هبايا حولي شدابا لو معاي خوري هذا لعيشوشي دمويا عيش أفندي تۆ لە هەفتاکان هەژاری پێت نەوەستا و دانێک لای مەلا سابیری خاڵ شاگر بوویت و خەونت بە جلو بەرگەکانی سەرمەچینەکەی دەدیت و تا لە بەریان بکەیت و ڕۆڵی کارەکتەرە ڕەنجەڕۆکان ببینی دانەکەی تر لای مامۆستا سەباح عەبدوڕەحمان دەبوویت بە ئافرەت و بە کۆمیدیا ئازاری ژنی کوردت بەرجەستە دەکرد تۆ لە شانۆی فاڵچی پێتوتین چی لە شارێکی بێ شانۆ بکەم چی لە شانۆیەکی بێ ئافرەت بکەم خۆت کردە ئافرەت و بەرگەی قسەی ڕق و تاڵەکانی کۆمەڵگات گرت تۆ لە شانۆی مارەییدا کۆمیدیایەکی ئازبەرزت پێشکەش کرد و تۆ بەڕاستی بووی بە عەیشێ کەچی ئێمە عریتەی پێکەنینمان دەگەیشتە ئاسمان و دەمانوت چەند ئەنتیکەیە پیا خۆی بکات بە ئافرەت و ئێستاشی لەگەڵ بێ جورئەتمان نەکرد خوشک و هاوسەرمان بێنینە سەر شانۆ ئێمە ئەو ڕۆژە بۆ خۆشی پێکەنین بەڵام عەبدوڕەزاق بەڕاستی گریا هنو كلو من داني عنقوش يا ربي صنداني الرشد تبرو دانشا يا وكوب لي حاجة من هذا الهريخ خود دادرين الله تحرك بتيت هذا الجيد عيشي هندي يا خي خود دادرينا حتى صندان الدقاتي لەگەڵ هونەرمەند مامۆستا ئوسامەی کارێکمان کرد بە ناوی شەفەق و نەبا خەڵکەکە باڵە تێگەی هەتا کەسانێکە بووی بە تەمەن وان دەزانی دوور لە ڕووتان دوور لە ڕووی بینەران و بیسەران کە خۆم سووک کردیە نازان دەمێ بمە ئاوێنە بۆ ئەو کەسانە کە ئەوە ئەخلاق و هەڵسوکەوتیانە دەرس وەرگرن کە چەند ناشرینە ئەوەی ئەو سفەتانەی تێدابی عمری خۆت لێرە سەربکردنە سەفەرێک دەزانیت چێنە پیاسەک سەیرانێک بڕۆ چاکەمانەوە بینە بڕۆ هەرە گەیشتینە چێ گەیشتە ئیزۆ ئاها بەفر چۆکە کەتیا سیارە چەخی گۆتی نەڕۆیشتیمە و ناڕۆ یعنی شێ لێمانەوە نا گۆتم یاڵە جەماعەت سەندان لە سیارەدا وەرن با بگەڕێنەوە کوێ گەڕاینەوە کوێ باشە کو دەرچوون کۆرامە فشەم هەر بەو شتانە دێ لەک لە من احتیادیە بەس برادەرێکمان لەگەڵ بوو زۆر هیلاک بوو سەرما حەرەکەی لێ کرد بوو ئاگام لێ بوو دەکەوی هەڕووی بیمێو لە ناو قەدیر بەسەر شانی خۆم دادا بەرەو کۆی ڕۆیشتین وەڵا گەیشتینە نێزیک مەطعەمە چی فەردەکەی سەر شانم هەر بە حەفتی دادا فەردەی چ کاشەفید فەردەی تووتنی تووتنی چ ڕەحمەت لە داک و بابدا خۆتت ڕەفیقەکی خۆم لە سەرشانی کردبوو ئەوە برادەرەکەم فەردە تووتنە چ پێ بوو خۆ بەجێ نایلتن ئای یعنی ئەتوو کابرات بە فەردە تووتنەوە بە سەرشانی دادا بوو قابلت چییە ئەو شتانە لەک نە مزەڵاتەیە زۆری احتیادیە چییە هونەرمەند ئوسامە جەمیل لەبارەی کەسایەتی عەبدوڕەزاق شەمسەدینەوە دەڵێت ناسینی من بۆ عەبدوڕەزاق شەمسەدین بۆ ناوەڕاستی نۆهەتەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە ئەو کاتە درامایەکم نووسی بوو پێویستم بە ئەکتەرێکی بە ئەزمموی وەکو عەبدوڕەزاق بوو بۆیە لەگەڵ هونەرمەند شوکڕوڵڵا شێخانی چوون بۆ ماڵیان تەکلیفمان لێ کرد ئەو پێش هەموو شتێک داوای دەقەکەی کرد ئێمەش یەکسەر دەقەکەمان پێدا و ڕۆڵی خۆیمان پێوت هەرزوو خوێندیەوە و ئیشەکەی بەدڵ بوو ڕێکەوتین بەیانی دەست بەکار بین بەیانی چوون بە دوایدا و بینیم لە کات و ساتی خۆی ئامادە بوو تەنانەت خۆی جلو بەرجی کارەکتەرەکەشی ئامادە کرد بوو کاک عەبدوڕەزاق هونەرمەندێکی بەتوانە و ئەکتەرێکی خاوەن ئەزمونە بۆ من گەورەی و شانازی بوو کە لەگەڵی ئیش بکەم و ڕۆڵ ببینم لە بەرامبەری لەو فێری ئیلتیزام و خوێندنەوەی وردی دەق و توانەوە لە ناو کارەکتەر بووم لەو فێری ئیلتیزام بەکات و بەهێمنی و لەسەر خۆی بووم لە کاتی نواندندا تا ئێستا زیاتر لە چل کارمان بەیەکەوە هەیە
هەر لە درامای ڕادیۆیی تا درامای تەلەڤیزیۆنی و زنجیرە دراما لە هەموو ئیشێک شتێکی تازەی لێفێر دەبووم. جوانی لە نواندن و ڕەوشی بەرز و ڕێنیشاندانی هونەرمەندانی تازە، تەواضع و خاکەڕایی کاک عەبدوڕەزاق هەمیشە هاندەرم بووە بۆ کاری جوان و بەردەوامی. ئەو ئەگەرچی تەندروستی باش نییە و ڕەبۆی هەیە، بەڵام کە دێتە پێش کامێرە هەموو شتێکی لەبیر دەچێت، تەنها ئەو ڕۆڵە نەبێ کە دەیبینێ. هیوادارم جارێکی دیکە لەگەڵ ئەو کەڵە هونەرمەندەی شاری هەولێر لە کارێکی دیکە بەیەک بگەینەوە. دەستەوێ خۆت بکوژی با هەرە من بتکوژم جەنان بەیەکانە ڕاکێشم بیبەن بیکوژن بەسەر چاو کە باسی هەولێر و قەڵاو منارە و مەچکۆ و هونەر بکرێ دەبێ باسی عەبدوڕەزاق بکرێ، کە باسی شانۆ بکرێ دەبێ باسی ئەویش بکرێ. عەبدوڕەزاق بە جوانی و هێمنی و هونەر و نوانەکەی نەکەر هونەرمەندێکە، بەڵکو هەولێرێکە بۆ خۆی. های شەکەرات لە بۆت با بمێنم وای 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 ئەو مۆبیبە لە چێ هاتیە؟ عەبدولحەلیمی چ کوڕی فەریدەت ڕەشی چ دەبی یەک فیلمی لە بۆ دەربینم 2 ملیۆنیش بکاتن. هەلاو هەلاوە گولێ باری کەلاوە وای وای کێم گۆ زۆر جوانە زۆر جوانە دەست خۆش باش مامۆستا زۆر جوانە. ئێستا زاو یەکمان دەوێ داخیل دەبی. داخیل دەزانی چیە؟ خەستەخانەی خەستەخانەی چ بابە خەستەخانەی چ هەیەوە؟ داخل دەبی داخلی خەستەخانەی ناوی داخلی ئێرە دەبی. چ پێ دەرێن ئێرە؟ کادیر؟ کادیر داخلی کادیری دەبی. وسامە جەمیل درێژەی بە قسەکانی دەدا و دەڵێ یەکێکی دیکە لە سیفەتە هەرە بەرز و جوانەکانی کاک عەبدوڕەزاق ئەوەیە کە ئەو هەموو ئیشەی لەگەڵ من کردووە بۆ تەنها جارێکیش باسی پارەی نەکردووە، هەرگیز باسی گرێبەستی نەکردووە. ئێمە ئەوێ ڕۆژێ بە پارەیەکی زۆر کەم کاری زۆر باشمان دەکرد. ڕۆژێ لە ڕۆژان کاک عەبدوڕەزاق نەیدەوت چەند پارەم دەدەیتێ، بەڵکو لە کۆتاییدا هەرچیمان دەست بکەوتایە دابەشمان دەکرد. ئەو هەرچەندی پێمان بدابە نەیدەوت کەمە، هەمیشە دەیوت پارەی ئێوە بەرەکەتە. ئەوە زیاتر گەورەی و جوانی و سەربەرزی ئەوی پیشان دەدا. ئەوە چێوە دەچن؟ لۆ بابە سەیتەرە دانایەوە لە سەوڕێ ناوە لە سەیتەرم دانەنێ بەس دەمێ بزانم چێوە دەچن. دەزانی چییە؟ نەخۆت باوە خەستەخانەی و نە ئەمەش باوێ حەبسخانەی. بابە ئەوەی دەناسی؟ وەڵڵاهی غەریب شکلی غەریب نییەوە چێ؟ ئەو ئوسامەیە ئوسامە. چێ هە ئوسامە؟ ئەوی ئەمریکا لێ تۆقیە؟ نا ئوسامە بن زەمیل. ئەوە دەرێم سلۆ من بچۆلۆ غەریبی بندیوارە لە تەلەڤیزیۆنی لە ڕادیۆی بەڵکە دامە مەزرێنم بڕواتە بی جێنمایە جێنەمایە بەس لۆ فەقیری جێنەمایە ئەدی لۆ بە خۆتان و باب تو چەمبرا و خوشکەکان و زاوایەکان هەمووی دامەزرانە هەچەند خزم و کەس هەیە بەس لۆ مەجێنیە. بابە دەزانی چێمایە دای مەزرێنن؟ چێمایە؟ داچی هەرمایە ئەو بەرەبەری ڕەمەزانێ هەر بزانە بەرنامە چیان لەوەی تەرتیب کرد. ئەوە دەشوەیە با عالەمی فێرکە کو گەنمە کو تاو داندۆک و شلە ساواری فێرکە کو عالەم لێ بنێ. عەبدوڕەزاق شەمسەدین ناوی تەواوی عەبدوڕەزاق شەمسەدین حەسەنە. لە ساڵی 1954 لە گەڕەشی خانەقای شاری هەولێر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە قوتابخانەی ئیبن خولەکان تەواو کردووە. دەرچووی ئامادەیی پیشەسازیە. لە مانجی 6 ساڵی 1983 هاوسەرگیری کردووە و 2 کوڕ و 2 کچی هەیە بە ناوەکانی ڕزگار، ڕێباز، ڤاڵا، ڤان. ئەوەش با پێشکەسی داچیم داران کرد ئەوڕۆ دۆرمەچ خۆشمان لۆ بکە چاوت خۆش بێ ئەو گورەش پێشکەس بە تۆ حەقی ماندی بوون سپاست دەکەم. لە سەرەتای هەشتاکان سەردانی وڵاتانی دەرەوە دەکات و دەچێتە سەرگۆڕی هونەرمەندی کۆمیدی شارلی شاپلن. لە ساڵی 2005 سەردانی ماڵی خودای کردووە. ساڵی 2007 سەردانی قاهیرەی کردووە. هەروەها بەشداری چەندان دراما و شانۆی کردووە. یەکەم کاری شانۆی عەبدوڕەزاق شەمسەدین لە سەردەستی مامۆستا سەباح عەبدوڕەحمان لە چالاکی قوتابخانەکاندا پێشکەش کرد. بریتی بوو لە شانۆی ڕەحمان و پوتە کە لە هۆڵی گەل نمایش کرا. کاتێک تەمەنی 15 ساڵ دەبێت لەلایەن مامۆستا سەباح عەبدوڕەحمان دەکرێت بە ئەندام لە تیپی هونەری هەولێر و
هەر لەو تیپەدا یەکەم کاری خۆی بە ناوی شانۆی فاڵسی پێشکەش دەکات. هەمیشە پێی وا بووە دەبێت شان و ئازارەکانی خەڵک بەرجەستە بکات، بۆیە چاونە ترسانە لە سەردەمی ڕژێمی بەعسوو دوای ڕاپەڕینیش هەردەم لەبەرەی چەساوەکان بووە، لە هیچ بەرهەمێکی شانۆی تەلەڤیزیۆن نەترساوە. لە زنجیرە درامایکەوەکانی قەرەچووخ کە ئەو کات ڕۆڵی سەیدەهی ئەو بووە، بەڵام حکوومەتی بەعەس کارەکانی ڕاگرتوو لە پاشان دوای ڕاپەڕین ڕۆڵەکەیاندا بە ئیبراهیم حەکیم. ئەو بەرهەمانەی کە بەشداری تێدا کردو بریتین لە مارەیی، چڵپاو، پێچەڕەش، هەڵی دەرهێنەر، کەوەکانی قەرەچووخ، سێدارە، کۆچ، ئازارەکانی بارام، حیکایەتی شارێک، فیلمی ڕەشەبای مەرگ، شانۆی سزا و چەندین بەرهەمی دیکە. كل قطعي بناكي شنو بناكي كل ده حمود تبصر موسى جولات شكانديا كل زلالتي او هذا بي شرب بخودي حياه بخودي عيبه او زلالتي كره متساوى كم ده نخسر مزالي مش دو كره مش كان في المساوى كره دبرا كره سلامه دي شد يوم زي قصدي فبذكر كره دبرا هونەرمەند شوکڕڵڵا شێخانی لە سویدەوە دەڵێت کاک عەبدوڕەزاق مرۆڤێکی هەتا برێی چاک و ڕازگۆ بۆ وەفایە، مرۆڤێکی ئەوەندە درپاک و خاوێنە نازانی خۆ بە گەورە زانین چییە، مرۆڤەکە لەگەر هەموو کەس یەک هەڵوێست و قسە و گفتوگۆ دەکا، وە کورد گۆتەنی ڕوح گەورە نییە وەڕەچی لە کەس نابیتەوە، و دانیشتن لەگەر بەڕێزیان تام و چێژەکی تایبەتی هەیە. هونەرمەند کاک عەبدوڕەزاق شەمسەدین لە ڕووی هونەریەوە بە بڕوای من یەکەکە لە هونەرمەندە بە تواناکانی کوردستان، ئەمە زۆر جار باسم کردیا گەورە هونەرمەندە، چونکە لە ڕووی هونەر و نواندن لە سەروی زۆرێک لە هونەرمەندانە، چونکە توانایەکی بەرزی هەیە و هەر دەورێکی پێ بزبێری زۆر بە زیرەکان و لێوەشاوە دەورەکەی بەسەرکەوتووی دەجێڕێ، واتە لە هونەریش پلەیەکە. مامۆستا عەبدوڕەزاق ئەگەر کورد نەبا زۆر پلە و پایە بەرز دەبوو، ئاگام لێتی چەندین سارە بە نەخۆشی تەنگە نەفەس ژیان دەباتە سەر، خودا بیپارێزی و جوانترین دەوری هێنابوو لە کەوەکانی قەرەچووخ. ئەتوو قاز و مریشک زۆرن وەنیە؟ ئەرێ وەڵڵە لە ڕحمی خوا زۆری کردیا لۆ دیارە قاز و مریشک کڕ هاتینە. ناوەڵڵە مامکانەبی قاز و مریشک خۆر هاتینە. قاز و مریشک خۆر هێ ئەوجا بزانم کودی وەخانی ئاغای خۆت بەو قازە من درێژ و مریشکە سینفان دەڕازێنی. قاز و مریشکی خۆم ئەدینی بابم كرة علي الرابط سرطان كرة سرطان تبرو كرة سرطان ايه كده كرة سرطان يا عەبدوڕەزاق بیرتە ئەو ڕۆژەی ڕۆژنامە نووسێک لێی پرسید پێشتر هەژار بوویتیان ئێستا تۆش ئاهێکە تەڵکێشا و وشەکانت قودداوە و هیچ قسەیەکت نەکرد. هاوڕێکەت لە شوێنی تۆ وەڵامی دایەوە و وتی لە خانەقا بە هەژاری ڕۆژگاری بەڕێ کرد، لە سێتاخان خەونی بەنەی و کەمان بینی کەسی دەستکورتی وەک جەلادەکان ئاواتەکانی لە سێدارەدا. تۆ هەر بێدەنگ بوویت نەدەویست برینەکانت بکولێتەوە و ویستت بڕۆیت. هاوڕێکە درێژێ بە قسەکانی داوتی لە نەوەتەکانی سەردەمی براکوژی ئەو عیزەت نەفسی ئەوەندە بەرز بوو ملی بۆ هیچ کەسێک کەس نەکرد. بۆ ئەوەی منداڵەکانی لە برسان نەمرن حەڵقەی هاوسەرگیری فرۆشت. ئێستاش لە دوای نیو سەدە لە هونەر ژیانی وەک هەموو هونەرمەندە بێنازەکانی وڵات بۆنی مردنی لێدێ. تۆش دوو دڵۆ فرمێسکت هاتە خوارێ و ڕوود لە ڕۆژنامە نووسەکە کرد و وتت تکایە ئەو چاو پێکەوتنە بڵاو مەکەنەوە. هونەرمەند